دوای 3 مانگ لە دواکەوتنی بەهۆی پەتای کۆرۆناوە ئەمڕۆ دەرگای قوتابخانە باڕووی قوتابیانی پارێزگاکانی عێراق کرانەوە. هاوکات سەدام قوتابی خوێندنی کوردی لە کەرکووک ڕوویان کردە قوتابخانەکان و دەستپێکی ساڵی نوێی خوێندنی 2020-2021 دەستی پێکرد. بڕیار بوو لە بۆنەیەکی تایبەتدا زەنگی دەستپێکی نوێی خوێندنی کوردی لێ بدرێت، بەڵام بەشێک لە مامۆستایان ڕێگەیان نەدا و لە بەردەم قوتابخانەی دیاری کرا و دژی نەبوونی موچە و شایستە دارایەکان گرت بوونەوە و ڕێگریان کرد ئەو بۆنەیە بەڕێوە بچێت. هەر لە قوتابخانەکەی من مامۆسامان لایە لە ماوەی 2 هەفتەیە 2 موچەی وەرگردووە. مامۆسای منیش بە گیرفانی بەتاڵ وا 45 ڕۆژە موچەی وەرنەگردووە. مامۆسایان دینارێکیان پێ نییە لە گیرفانیان هەنیە، بۆیە هەڵوێستمان وەرگردووە و بایکۆتی ئەمڕۆ داوامان کردووە وەکو ناڕەزایەتیەک دژی ئەو ناحەقیەی کە بەرامبەر مامۆسایانە کرێ و بەرامبەر میلەتەکەمانە کرێ. مامۆستاجان ئێمە وەکو کۆبنەوەی کە لێرە بەڕێوەبەرەکان ئێمە بۆ داکردن لە قووت و موچەی مامۆسایان هاتوونێت ئێرە و ئێمە بۆ هیچ لایەنێکی سیاسی و پابند هیچ بڕیارێکی سیاسی نابین. من بەش بە حاڵی خۆم بەڕێوەبەری خوێندنگەیەکی دواناوەندیم مامۆسایەکانم پێشەوەی بێمە کۆبوونەوەیەکی سەری ئەم لەگەڵیان ناکردووە و بە زۆرینەی دەنگ و بە هەموو لایەنەکان و بە ئیمزاشەوە پێمە بڕیارمانداوە ئێمە ناچینەوە هۆڵەکانی خوێندن. پەروەردە وەستای عنی ژیان ئەوەستەیە و پەروەردە وەستاوان هیچ خەمێکیان نییە، بەس حسابات خەریک حساباتی بانقی خۆیان و خەریک حساباتی نەوتفرۆشتن و خۆیانن. ئەڵەن داهات نییە، وەڵی وەبیلای داهات هەیە، داهات بەشی هەر داهات بێن نەوتیش بەشی ڕاتبە کاگە بیدەن، بەس خۆیان مەبەستیان هەیە خۆیان نەخوێنەوارن بۆیان خوێنەوارش نەمێنە، ئەوەیە مەبەستەکە. لەلایەکی دیکەوە وتەبێژی سکرتارەتی یەکێتی مامۆستایانی کوردستان نیگەرانە لە ململانەی حزبی لە نێو قوتابخانە کوردیەکانی کەرکووک. بەڕێوەبەری خوێندنی کوردیش دەڵێت ئەوان جیاواز لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ناتوانن بایکۆت بکەن. بەم وەزعەوە خوێندنی کوردی لەوە خراپتر ئەوێت، چونکە ناکرێ بەڕاستی خوێندنی کوردی ئەمە چەندین ساڵە بۆتە قوربانی ململانەی سیاسی هەردوو حزبی دەسەڵات. ئێمە پاڵپشت و پشتگیری هەموو خۆپیشاندانی ڕێپێوانێ بایکۆتێکەکەین ئەگەر لە بەرژەوەندی قوتی مامۆسایان و خودی خوێندنی کوردی بێ، بەڵام کێشەی خوێندنی کوردی کێشەکە لە هەرێم و بەغایە لە کەرکووک نییە. چونکە مامۆستانی لە کۆتایی بە مامۆستای خۆمان نەزانین مامۆستای خوێندنی کوردی لە ساڵی 2023 لەگەڵێمە بۆ پەڕی دڵسۆزی کاریان کردووە. ئەمڕۆژ ینی کە داوای موچەکەیەکە مرغون کردەوە لە ئەکاونتی خۆم لە فەیسبوک لە پیجی پەروەردە کە ئێمە زەرمەندی ئەوڵ و ئاخیر تەڵەبی خوێندنی کوردیە بێت، چونکە ئێمە امتحاناتمان لەگە بەغایە لەگەڵ هەرێم نییە. بەغدا چاوەڕێمان ناکا بڵێ ئەمانە بایکۆتیان کردو 2 مانگیان بۆ بدەنە دەمین. دواتر 1500 میلاکی قوتابخانەکە میلاکی مرکزیە ناو قوتابخانە کوردیەکانە گەبانی بایکۆت ڕوو بدەوە میلاکە باتەوە مرکزی قبول ناکە لە ماڵۆ دانشێ ئەلێ موچەی کامل وەرەگرێ ئەی بەمەوە ئەی بانەوە میلاکە چۆن تاویزکەمەوە دوایەوەی کام بایکۆتەکەی شکان. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا چەندین ناڕەزایی خۆپیشاندان و گردبوونەوە دژی نەبوونی موچە و دواکەوتنی و گواستنەوەی ڕاژەکانیان بۆ سەر ناوەند لەلایەن مامۆستایانی خوێندنی کوردیەوە ئەنجام درا، بەڵام تا ئێستا نەحکوومەتی هەرێمی کوردستان و نەحکوومەتی ناوەند وەڵامی داواکاری مامۆستایانی خوێندنی کوردی نەداوەتەوە. بۆیە پێشبینی دەکرێت چەند ڕۆژی داهات و ناڕەزایەتی مامۆستایانی خوێندنی کوردی زیاتر سەر هەڵبدات. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.